سڵاوتان لێبیتن ئەوڕ کە حەزمێت شتێکتان پێشاندم ئەوی لۆ نەفەرەکان ئەوی زۆر جغارێ دەچێشن لۆ نونە بەڵغەم زۆر لێرە لەکە لۆزەتێنێکی دروست دەبیتن یان ئەگە لە لۆزەتێنتان ئینتیهابتان هەبیتن کو دەتانین ئەو ئینتیهابی لابین هەتا هەم بە ئیسراحەتی بتان هەناسی بکەن و بە ئیسراحەتی بتان نانی بخۆن چمان پێویستە یەکەمین تشت حەجیلە برنامەکەی خۆمانەوی حەجیلێ بێ حەجیلێ نابێتن دەبی یەک دووزە حەجیلێ هەر تێدا بیتن و تشتێکی دی خێی هیمەلایە ئەوە زۆر گرنگە دەبی یەکەمین ئاوەکەی گەرمکەین باوەی پێکەین ئاومان پێویستە ئاوەکە دەبی گەرم بیتن حەجیلەکەش ئەوە دەتان ئێستا تێکەین ئێستا دەبیت چاوەڕێ بین حتە باش دەکوڵێتن ئەوە ئێستا کوڵایە ئێستا پێویستمان بە خێی هیمەلایە خێی هیمەلایە زۆر گرنگە ئەوە یارمەتی دەکاتن بەڵغەمەکە هەموو لاچیتن تێکەڵیکەین ئێستا پێویستمە بە خاولیە چییە؟ ئەو خاولیە لەسەری خۆمان دادەنین و هەڵمەکەی دەبی بمژین تقریبن دەبی 5 دقیقە ئەوەی بکەن یارمەتیتان دەکا هەموو بەڵغەمەکان ئەوی لێرەتان هەیە هەموو لاچیتن سلااو ڕێزم هەیە